قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە چوار وتاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد مرۆڤانێک هەن گەورەن، کۆمەڵە ئینسانێک هەن پێدەگەن و بە گەورەیی دەژین. باسی کۆمەڵە بابەتمان کرد لەسەر ئەوەی کە ئینسان حەیفە لە دنیادا بە گەورەیی نەژی. زۆر کەس هەیە ژیانی تەنها دووبارە بوونەوەی ڕۆژێکە، چەند ساتێکە، و کاتێکیش کە لە دنیادا دەردەچێ و دنیا و گەشتی ژیان بەجێ دێڵێ، هیچ جێپەنجەیەکی لە ئاسار و شوێنەواری جوان لە دوای خۆی بەجێ نەهێشتووە. کەسانێکیشمان هەن بە تەمەن کەم، ساڵانی تەمەنیان کەمە، لە ڕووی لە شولارەوە لاوازن، لە ڕووی پێگەوە هیچ پێگەیەکی ئەو تۆیان نییە لە کۆمەڵگادا و بەرپرسیایەتیەکیان نییە، لە ڕووی ماڵ و سامانی شەوە دەوڵەمەند نین، بەڵام بەڕاستی ئینسانانێکن گەورەن. با هەوڵ بدەین لە کەسە گەورەکان بین بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی ڕابردوو کە باسمان کرد کە ئینشاءالله لەم وانەیەشدا بە پشتیوانی خوای پەروەردگار هەندێک خاڵی تر باز دەکەین کە ئینسان بەم بابەتە دەبێتە مرۆڤی گەورە. خاڵی یەکەم، خۆت گیرۆدەی دەمەقاڵی بێسەروبەر مەکە. ئینسان بە دەمەقاڵی بێسەروبەر و چەلەحانێ و ئەوانە بەڕاستی بچووک دەبێتەوە. لا خير في كثير من نجواكم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. خوا لە قورئان ئاماژەی کردووە ئەو هەموو قسە و باسەی ئێوە دەیکەن هیچی خێری تێدا نییە، هیچی گەورەتان ناکە، تەنها ئەوانە نەبێ کە ئینسان فەرمان بکە بە سەدەقە بەخشین، بەکاری جوان، بەکارە ناوازەکان، ئەو معروفین، ڕێگانیشاندانی خەڵک بۆ شتە شیاوەکان، بۆ ئەو شتانەی کە ژیان جوان دەکەن، بۆ لابردنی ناشرینی و شتە قێزەون و دیاردە ناکۆمەڵایەتیە ناشرینەکان، ئەو ئیسلاحین بەینە الناس، یان دوو کەس ناکۆکن تۆ ئاشتیان بکەیتەوە. ئەوەی تری قسە زیادەکانن بەڕاستی ئینسان لەسەریان قەرزار دەبێتەوە و پێیان بچووک دەبێتەوە. ئەو کەسانی کە حەزیان بە دەمەقاڵەیە، دەمەقاڵی بێسەروبەر چییە؟ یعنی دوو کەس دەبینی لەسەر تەلەڤیزۆنە خۆزگە ئەو بەرنامانە نەمانایە. پێشکەشکاری وا هەیە وەکو شەڕی کەڵەشێت، دوو کەس دێنێتە سەر تەلەڤیزۆن بەرامبەر یەک، دوو کەسی نەیار مخالیف بە فکری یەک. زۆر ئاساییە من و تۆ مخالیف بین بە فکری یەکتر، هەردووکیشمان ڕاست بین. لەوە ئەچێت تۆ ڕاست بی و من هێشتا هەستم پێ نەکرد بێ، لەوە ئەچێت من ڕاست بم و تۆ هێشتا نەگەیشت پێ ئەستێ و قەناعەتەی کە بیر و باوەڕەکانی من ڕاستن. ئێماگە هەمومان وەکو یەک بین و یەک بیرکردنەوەمان هەبێ و یەک تێگەیشتنمان هەبێ، کەواتە هەر تەنها یەک کەسین، یەک گروپین. ژیان بە خلافەوە جوانە، خلافێکی ڕەسەن، خلافێکی پەسەند، یعنی تێگەیشتنی من بۆ ژیان بۆ بابەتێک جۆرێکە، تێگەیشتنی بەڕێز جۆرێکە، بەڵام دەتوانین بە هەردوو جیاوازیەکەوە ئەو جوانێ بەرزتر کەینەوە. بەڵام چەند ناشرینە لەسەر تەلەڤیزۆنێکە، لەسەر شاشەی تیڤیەکەوە بەرنامەی تایبەت دادەنرێ بۆ دوو نەیار. ئەمانە وەکو کەڵەشێر کەسی ناوەند و پێشکەشکاریش بە شەڕیان دەدا. فڵان کەس وای گوت هەر بەڕاستی ئابڕووی یەکتر دەبن، بەڕاستی بۆ یەکتری هەڵدەستن، چینە شیاوە بە یەکتری دەڵێن. ئەنجا بۆی بەیانی خەڵک لەسەر تەلەڤیزۆن دەڵێ خوا فڵان کەس چی کرد، وەڵڵا خەڵک گاڵتەت پێ دەکا، وەڵڵا ئەوە بچووک دەبیتەوە. مرۆڤی گەورەی یەکێ لە نیشانەکانی ئەوەیە خۆی گیرۆدەی دەمەقاڵی بێسەروبەر ناکە. فڵان کەس کە لە ماڵەوە هاتووە بۆ ئەوە هاتووە هیچ شتێکی تۆ ناسەلمێنێ، بەس هاتۆ بتبەزێنێ، بەس هاتۆ بڵێ تۆ هیچت پێنێت، تۆش بە هەمان شێوە بۆ ئەوە چووی بۆ بەرنامە دانیشتن دیالۆگ بۆ ئەوەیە تێک بگەین، بە یەکگەیشتن بۆ لە یەکگەیشتن بێ. قەت لەگەڵ کەسێکا دامەنیشە ئامادە نەبێت لێت تێبگا، بەس بە یەک بگەین شەر نییە، ئەبێت لە یەک بگەین ئەزیزم. بۆیە ئینسان لە ژیانیدا لە مەجلیسێکە شەر نییە لەسەر تەلەڤیزۆن بێت، لە مەجلیسێکە بەرامبەرەکەت بابەتێک تەرح دەکا، باسی شتێک دەکا، لەسەر سیاسەتە، لەسەر ئابووریە، لەسەر بابەتی کۆمەڵایەتیە، لەسەر زانستیە، لەسەر نەخۆشیە.
ئەو دەڵێ ڤایرۆسی کۆڕۆنا ناگوازێتەوە فشەیە، ئەو دەڵێ وەڵا ڕاستە و حەقیقەتە، ئەو دەڵێ کوردستان وانە. ئەتۆ نە پسپۆڕی ئەو بوارەی نە ئەو قسانە سوودێکیت پێ دەگەیەنێ، نە کەس گوێت بۆ دەگرێ. سەیرەکەی لە مەجلیسێکە خەریکە دوو کەس بۆ یەکتری هەڵدەستن، هیچیان ئامادەنی قسەی تریان بسەرمێنن. ئەوە هەردوو لا خۆیان بچووک کردەوە. مرۆڤی گەورە کاتێک کە زانی بەرامبەر گوێی بۆ ناگرێ و ئامادەنیە بیسەرمێنێ قسەکە لەوێدا کۆتایی پێدێنێ. قسەی خۆت بۆ خۆت، قسەی خۆشم بۆ خۆم. ڕێز لە بیر و باوەڕیشت دەگرم. زۆر جار بەڕێزان ژیان فێ مەدرسەیەکە قوتابخانەیەکە لە ئاخریەوە فێری زۆر شت دەبی. ئەمڕۆ بابەتێکت زۆر پێڕاستە. بڕواب کە دوای 10 ساڵی تر لەوانەیە بگەیتە ئەو قەناعەتەی کە بیر و باوەڕەکەت هەڵە بووە. زۆر ڕقل لە بیر و باوەڕی فڵان کەس بووە، زۆر بە چەوتت زانیوە. ژیان دەتگەیەنێتە ئەو قەناعەتەی ئەزمونت، خوێندنەوەت، تێگەیشتنت کە فڵان کەس ڕاست بوو من هەڵە بووم. بۆیە لە ئێستاوە بە گەورەی بژی، خۆت تووشی دەمەقاڵی بێسەروبەر مەکە. دووەمیان، خۆت ڕادستی جەنگۆکەی مرۆڤە گچکەکان مەکە. ئامادەش مەبە ڕوونکردنەوە بۆ کەسێک بدەی کە نایەوێت تێت بگە. ئەڵی فڵان کارم نەکردووە، ئەڵی با بە وەڵڵای بەریم لەو کارە. دەڵێن نانا ڕوونکردنەوە ئەوانە تازە هەزار سوێندم بۆ بخەی بە پولێکە. قەت ئامادەمە بە ڕوونکردنەوە بۆ کەسێک بدەی کە ئامادە نێ گوێت لێ بگرێ، کە ئامادە نێ بڕوات پێ بکە. کاتی خۆتی بەوە بەسەر مەبە. لای تۆی گەورە مرۆڤە گەورەکان کات لایەن زۆر بە نرخە، کات زۆر لەوە گەورەترە لەوەدا بەسەری بەری ڕوونکردنەوە بۆ کەسێک بدەی کە ئامادە نێ گوێت بۆ بگرێ، کە هەزار قورئانی بۆ بخۆی ئامادە نێ بڕوات پێ بکە. بۆیە پشتگوێی خە، ئەو دەیە بچووکت کاتەوە، تۆ بچووک مەبەوە، وازی لێبێنە. سێم گرنگی بە تەندروستیت بدە، چونکە ئەوە تۆی بە تەنیا بەرپرسیاری لە تەندروستیت. قەت لە پێناوی هیچ شتێکە تەندروستی لاشەد مەخەمەترسیەوە. ئەو تەندروستیە خوای گەورە بە خەڵات بە تۆی بەخشیوە. بەردەوام وەسواس مەبە، قەلەق مەبە، قێز لە هەموو شتێک مەکەوە. ڕۆژی 50 جار دەست نەشۆ دیسانەوە بزانین دەستت پیس بۆتەوە، بێز لە جلوبەرگی خۆت بکەیتەوە. هەیە دەست لە لەشی خۆیەدا نانی پێ ناخورێ، ئەوە بۆ خۆی خودی خۆی نەخۆشیە. ئەوە مرۆڤی وەسواس بەڕێزان بچووکە. ئەڵێن کابرایەک هاتە لای زانایەک، وتی قوربان دەچمە ناو حەوزی ئاوەوە، چەند دەقە لە ژێر ئاوەکە دەمێنمەوانێ، دێمە دەرەوە، وەڵاڵم غوسڵم لەسەر لا نەچۆ، دیسان دەچمەوە ژێرەوە ئاوەکەوە، هەر لەشم هەر خەریب دە ئاوسێ لە ئاوە کەچی دڵم هەر پانابێتەوە، ئەبێ نوێژەکانم دروست بن. زاناکە فەرمی کاکە تۆ هەر نوێژت لەسەر نییە. وتی قوربان چۆن؟ فەرمووی تۆ شێتی، کەسێ بچێتە ژێر حەوزی ئاوێکەوە، چەند دەقەتیا بمێنێتەوە، حتا خەریکە هەناسەی نامێنێ، بێتە دەرەوە، هێشتا ڕێی وابوو بێ پشتی تەڕ نەبووە، دەستی تەڕ نەبووە، بڕوای بەخۆی نەبێ، ئەوە شێتە، یا شێتیش نوێژی لەسەر نییە. زۆر جار ئینسان لە سنوور ترازە ئەبێتە گاڵتەجاڕی خەڵ گاڵتت پێ دەکەن. یعنی کابرایەک دەبینی لە مزگەوت تا دەستنوێ شەڵ دەگرێ، ئاوی گەرمی زستان لە بۆیلەرەکەیان نامێنێ، ئەم هێشتا دەستنوێژەکەی تەواو نەکردووە. لە ماڵەوە بۆیلەرێک خاڵی دەبێتەوە بەشی خێزانێک دەکەیاست ئافرەتێک خۆی نشتووە، وەسڵی پێ لە خۆی دەرنەکراوە. ئەمە بچووک بوونەوەیە، ئەوە وەسواسیە. بەڵام پاک و خاوێنی، تەندروستی پاراستن، پاکخۆری، پاکپۆشی، بۆنخۆشی، ئەوانە ئینسان گەورە دەکەن. تەندروستی خۆت بەلاوە گرنگ نەبێ، بەڕاستی خۆت بچووک دەکەیتەوە، چونکە تا تەندروستیت باشتر بێ ئەتوانی خزمەتی گەورەتر و باشتر پێشکەش بکەیت. چوارەم بزانە مرۆڤەکان کە تێکەڵاویان دەبی هەمویان فریشتە نین، کەسانێکن ڕەوشتیان خراپە، یعنی هەر خراپە بۆتە ناو وەکو مۆخی ناو ئێسقانیانی لێ هاتووە، تا دەمرن خراپە تەرک ناکەن. ئەبێ ئاگاداربی مرۆڤانەکان ڕەوشتیان خراپە. مرۆڤانێک هەن شەرم لە خوا ناکەن، لە خوا ناترسن، بەس چاوی کامیرە و پۆلیس و ئاساییشیان لەسەر نەبێ، هەلێک بە فرسەت دەزان و دەیقۆزنەوە بۆ کاری بەدڕەوشتی، بۆ کاری خراپەکاری، بۆ دەستبڕی و قۆڵبڕی، خوانە ناسن. مرۆڤانەکەن کاڵفامن، یعنی عەقڵیان باش بە شتەکان ناشتێ. ئاگادار بە خۆش باوەڕ مەبە، ئاگادار بە خۆش باوەڕ مەبە بە هەموو مرۆڤێک، هەموو کەس بە فریشتە مەزانە. سوئی زەنیشت ئەوەندە نەبێ ڕەشبینێک بی کەس بە چاک نەزانی. هەردوو لا کەسانی بچووکن، کەسانی گەورە، مرۆڤی گەورە، مرۆڤی بەڕێز، مرۆڤی بەهێز، ئەوەیە هاوسەنگە. نەخۆش باوەڕ بە هەموو کەس، نەڕەشبینە بەرامبەر بە هەموو کەس. لەو ناوەندەدا بە عەقڵ و ژیری، بە ئەزمون، بە ڕاوێژ بە کەسانی تر هەوڵ دەدا ئەوانەی فریشتە ئاسان لەگەڵ شەیتان سیفەتەکانە لە یەکیان جیاکاتەوە. خاڵی پێنجەم، ژیان زۆر بەخشندەیە، تەنها پێویستیت بە دڵێکی پاک و پشت بەستن بەخوا هەیە. ڕەشبین مەبە،
مرۆڤی گەورە دەزانێت ژیان زۆر بەخشندەیە. خوای گەورەیەکێ لە ناوە پیرۆزەکانی ئەلکەریمە، بەخشندەیە، دەبەخشێ. بەس دڵت پاک بێ، دڵت پاک بێ، نێتت پاک بێ، کردارت جوان بێ، حەز بە چاکەی خەڵک بکە، حەز بە ماڵوێرانبوونی خەڵک مەکە، نێت و بەرنامەکانت حوسنی زەنت بەخوا هەبێ، دڵنیا بەخوای پەروەردگار باشتر پێدەبەخشێ بەویست و ڕەحمەتی خۆی. خاڵی شەشەم، مافی خۆت بدە. خۆت بچووک و ژێر دەستە مەکە و لە خۆڕا مەبە بە قوربانی. ومێدوارم ئەم خاڵانە وشە بە وشە لە سەریان بوەستن. مافی خۆت بدە. خوا کۆمەڵی حەق و حقوقی بە تۆ بەخشیوە، دەستبەرداری مەبە. خۆت بچووک مەکە، خوا گەورەی کردووی، خۆت مەکە بە ژێر دەستەی خەڵک، خۆت بچووک مەکەوە بۆ خەڵک، لە خۆڕا خۆت مەکە بە قوربانی. واللهی بەڕێزان، ئینسان هەر ئەوەتا لە پلەی گەورەیدا بێتە خوارەوە کە جارێک ترازای هەنگاوی دۆمیش دەترازەی هەنگاو بە هەنگاو گەورەبوونی ژوایە. جارێک گەورە دەبی، جارش کە دەچێت پێشتر دەچێت لووتکە، بەڵام ئاگادار بێت زۆر جار لە لووتکەشەوە دێیتەوە خوارەوە. بەسەرهاتێک هەیە ڕەمزیە، بەڵام بەخوا دەرسێکی زۆر گەورەی لێوەردەگیرێ. ئەم بەسەرهاتانە خۆشەویستان بە جددی وەرگرن، لەگەڵ ژیانی خۆتا هەڵی سنگێنە. ئەڵێن کەڵەشێرێک هەبوو، زۆرجار زاناکان و حەکیم و کاربەجێیەکان کە ئامۆژگاری و پەندی ئێمەیان کردووە لە ڕێی نمونەی باڵندەکان ژیاندارەکانەوە نمونیان بۆ مرۆڤ هێناوەتەوە. ئەڵێن کەڵەشێرێک هەبوو، کەڵەشێرەکە بەیانیان بانگیەدا، کەڵەشێرێکی پەڕجوان، کەڵەشێرێکی گەورە، دەنگ بەهێز، ئێتر سام و هەیبەتی لە ناو کەڵەشێرەکانی دەوروبەر و مریشکەکان و کێڵگەکەدا هەبوو. لە کێڵگەی کابرایەکی جووتیاری ئاغای دەسەڵاتدارا دەژیا. ڕۆژێکیان کابرای خاوەن کێڵگە و ئاغا و دەسەڵاتدار لە دەمی خۆرهەڵاتنە هادی یەخەی بە کەڵەشێر گرت. وتی بەو دەنگە بەیانیان ئیزعاجم دەکەی و بانگ دەدەی، ئەبێ واز لە بانگدان بێنی، واز لە بانگدان بێنە، واز نەهێنی و گوێم لێبێت جارێکی کە بانگ بدەیتەوە و لە بەری بەیانیدا دەستکەی بە قوقەق و بانگدان. ئەڵەن کەڵەشێر بانگ دەداواتە بەری بەیانی وەختی نوێش فعلەن هەرواشە، ئەو بە ئاگای و بە خەبەرمان دەکاتەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی قەت جنێو بە کەڵەشێر مەڵێن، قەت گوێن بە کەڵەشێر مەڵێن، چونکە بۆ نوێش خەبەرمان دەکاتەوە، چونکە پەیامی جوانی پێیە، چونکە بەیانیان کارایە لەگەڵ سپێدەی بەیانە بە خەبەرە، ڕێزی لێ بگرن. گوێن بە کەڵەشێر مەدە، گوێن بە کەسێک مانڵێ کە پەیامی جوان بڵاو دەکاتەوە. بەڵێ کابراوتی جارێک کە بانگ بدەیتەوە واز لەم پیشێر نەهێنی، چی پەڕ و باڵتە هەڵی دەوەشێنم، یەک پەڕت پێوە ناهێڵم، ئەبی بە پەندی زەمان. کابراش دەسەڵاتدارە، ئاغایە، ئیتر کەڵەشێر ترسی بۆ هات. وتی من ئەوەی شان و شکۆ و هەیبەتمە ئەم پەڕە ڕەنگینانەیە کە لە بەچکەیەوە پێکەمەوە ناوگەیشتومە ئەم ئاست و شکۆیە. خۆ بۆ خوایە پەڕەکانم هەڵبچێشە دەممە گاڵتەجاری هەموو مریشکەکان، هەر کەس حسابم بۆ ناکە، هەموو خەڵک گاڵتەم پێ دەکەن، کەڵەشێرەکانی تر پێم ڕادەبوێرن. ئەنجا بیری کردەوە باشە وا من بانگم نەدا، تۆ بڵێ بەیانی هەر نەبێتەوە، خۆ ئەو سپێدی بەیانێەوە خۆر هەڵاتنە بە بانگی من نییە، کورە جاوا من بانگم نەدا، خۆر هەر دەبێتەوە. ئەنجا خۆ هەر من بانگدەر نیم، ئەو هەموو کەڵەشێرە بانگی بەیانیدا لە جیهاندا، کورە بایەکێک لە زیاتی منی دوو جار بانگدا. والله واز دێنم و خۆم ناخەمە ژێر ئەو مەترسیەوە. تەسلیم بە ئیرادەی ئاغاکە و خاوەن کێڵگە بوو، وتی بەڵێ بانگ نادەم. هەفتەی داهاتوو هات ترازە لە گەورەیەوە بچووک دەبێتەوە. خاوەن کێڵگە و ئاغاکەی و دەسەڵاتدار و خاوەن مەزرعەکە پێیوت ئەم جارەکانە و وازل لە بانگدان و قوقەق و قێناوە، بەڵام دەبێ خۆ ئیشێک پێ دەبێ وەکو مریشک بگاڕێنی. وتی ئاغا بەخوا پێم ناکرێ، من کەڵەشێرم، ئەی هاوار چۆن وەکو مریشک دەبێت ڕەفتار بکەم. وتی بڕوا بکە وا نەکەی، وەکو مریشک نەگاڕێنی، لەگەڵ مریشکانە گاڕەگار نەکەی، پەڕەکان دیسان هەڵدەکێشم. وتی بەخوا خۆم وەکو مریشک لێ بکەم و سرم سەلامەت بێ و پەڕەکانم بمێنم باشترە، با بەدەنگ ژنانی بم و بەجلوبەرێک پیاوانە بم. ئاخر زۆر کەسەیە بڕوا بکە لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو گەنجانێکی بەڕێز. وەڵڵی وا هەیە دەیبینی خوا ئاگادارە نازانیارەوە کوڕەیان کچە، هەر سەر سۆر دەمێنێ، ئەگەر ئەبێ بڵێ خانم چۆنی، ئەگەر سەرێکی با وەڵڵی ئەمە گوارەی لەگوێیە، بەڵام وەڵڵی ئەمە کوڕە، ئەم قژ و ئەم برۆ هەڵگرتنە بەخوا ئەمە یافرەتانە کەچی ئەم کوڕیشە. بەڵێ بە کورتی و پوختی بڵێم کەڵەشێر یەک مانگ پرۆڤەی کرد تا وەکو مریشکی لێبێ و گاڕەگاڵ بکە. بەڵام ئاغا هاتەوە، وتی فێری گاڕەگار بووی، ئاخر مریشکێک ئەم گاڕەگاڕە دەکا، ئەی نابێ هەلکەی بکەوە بزانم سەری کولانەکەت کەم چی هەلکەت کردووە. وەڵڵا وتی قوربان هێلکەم پێ ناکەی، خۆ من هەر کەڵەشێرم بۆی نە گاڕەگاڵ دەکەم. هەها هیوا هەیە کچە و دەیەوێ خۆی بکا بە کوڕ، کوڕە و دەیەوێ خۆی بکا بە کەس، دەوەرە ڕەفتارەکە بنوێنە.
عینی ئەم وێنانە بەڕاستی زۆر جوانن. وتی گاڕەگاردەکەی ئەی هێلکەکەت وتی وەڵڵا هێلکەم پێ ناکەی وتی بەخوا بێمەوە ئەم جارە هێلکەت لە ژێرانە بێ و هێلکەن نەکرد بێ وەڵڵاهی ئەم جارە هەر سرت دەبڕم سرت لە لاشت جیا دەکەمەوە. کابرا ڕۆیشت و کەڵەشەیە دەستی کرد بە گریان تا پەڕەکانی تەڕ بوو زۆر گریا بۆ خۆی وتی ئای چیم بەخۆم کرد چ هەیبەتێکم هەبوو چ شان و شکۆیەکم هەبوو بانگم دەدا بانگ خۆزگەل لەسەر بانگدان شەهید بکرامایە و لەسرم بدرایە نەک لەسەر هێلکەکردن. ئێستا هەر لە ملم دەدەن و خۆبانی دێتەوە هێلکەم پێ ناکرێ سرم دەبڕێ بەڵام دوای شکانی شکۆم دوای بچووک بوونەوەیەکی لە ڕاددە بە دەربچووک بوونەوە خۆزگە ئەو کاتە مردنم هەڵبژاردایە کە لەسەر بانگدان بم کوتایە لە سەریشم دەیوازنایەنم خۆم بچووک ناکەمەوە خوا گەورەی کردوم بانگی پێسپاردوم لەسەر بانگدار شەهید بکرامایە نەک لەسەر هێلکەکردن کە ئیشی من نییە لەسرم بدەن. دنیاشم ڕۆی دینیشم ڕۆی ژینیشم ڕۆی حیاشم ڕۆی. خۆشەویستم ئەم بەسەرهاتە زۆر دەبێت دەرسێکی گەورەی لێوەرگرین. وەڵڵاهی زۆر کەسەیە داوای شتێک لێ دەکا هەر ئەوەندە بە قسەی بکەی واز لە شکۆ و گەورەی خۆت بێنی جاری دۆمیش پێت فێر دەبێتەوە جارێشکە داوای کارێک لێ دەکا کە لەوە زەحمەتتر ئاخریش لێت ڕازی نابێ و پاڵت پێوە دەنێ بێدنیا و بێدینت دەکا بێدین و بێژینت دەکا بەڵام حەیفە ئینسان مردن بە گەورەی هەڵبژێرێ نەک ژیانی ژێر دەستەی. خاڵی کۆتایی و حوتەم ئەوەیە بە دوای هەواڵ و دەنگ و باسی خەڵکیدا مەگەڕێ تو خوا چەند بچووکن ئەو کەسانی بەردەوام بە دوی دەنگ و باسی خەڵکەون فڵان کەس چی کڕی ئەو علاگەیە چی بوو فڵان کەس کە چۆ ماڵەوە لە دراوسێکەمان ئەوە چێ بچوو بۆ ماڵی فڵان کەس دەبێت خوازبێنی کچەکەیان بێ ئەوە فڵان کەس و فڵان کەسم بەیەکەوە بینێ بێ دڵیان بەیەکەوە بێ ئەوە بێت تەلەفۆن بۆ چێ بکە ئەزانی تا ئەم مراقبەی ژیانی خەڵک بکەی خۆت بچووکتر دەبیەوە تاوەکو واز لە خەڵک بێنی ئللا کەسێک خۆی هات بە مەمنونیەوە ڕاوێژی پێکردی پرسی پێکردی براکەی خۆت بێ خوشکەکەی خۆت بێ لە ماڵێکای تەداخل لە کارەکانی دامەکە ئللا مەگە خۆی داوای ڕاوێژ لێ بکە. قەت ناشرینترین کەس ئەوانن بەڕاستی بچووکن فڵان کەس موچەکەت چەندە مەعاشەکەت وەرگریاننا لەو کۆمپانیایە بە چەند ئیش دەکەی ئەم مانگە چەندت پیا کردووە ئەرێ چیتان خواردووە ئەرێ نیوەڕۆ چیتان هەبوو ئەزانی چەند ناشرینە ئەوە لەکوێ بووی ئەوە دیار نەبووی ئەکابرا سەفەرێکی هەیە لەوە چ بابەتێکی تایبەت بە خۆی خێزانی خۆی بێ معاملەیەکی خۆی بێ زۆر ناشرینە بۆ فێری درۆی دەکەی داماوای بە درۆ لەگەڵا بکە ئەو کەسانە بچووکن جات خوا حەز دەکەی بچووک بی نابە بێگومان ئێستا تۆ هاوڕای لەگە مەڵی نامامۆستا قەت حەز ناکەم بچووک بم دەی ئەگەر دەتەوێت گەورە بی قەت تەداخل لە ژیانی کەسانی تردا مەکە قەت پرس و جۆ بە ژیانی کەسانی تر مەکە بەس تەنها لە خۆت بپرسەوە ئەزانی لە قیامەتە خوا لە خەڵک لێ ناپرسێتەوە بۆ براکە دوای خوارد بۆ فڵان شوێن چوو بۆ ئاوای کرد خوا لە خۆت دەپرسێتەوە لێ ناپرسێتەوە معاشەکەی فڵان کەس چەند بوو کەم بوو یان زۆر بوو لە تۆ دەپرسێتەوە بۆ باش کارن نەکرد بۆ بە حەڵاڵی کارن نەکرد بۆ دەوامت ڕێک و پێک نەکرد ئەگە تۆ خۆت چاک کرد من خۆم چاک کرد ئەویش خۆی چاک دەکا کۆمەڵگاش چاک دەبێ ئەو کاتە مرۆڤەکان هەمویان گەورە دەبن. ئەم بابەتەی هێشتا ماوێتی پێویستی خوای پەروەردگار لە ئاڵلقەی داهاتوودا زیاتر لەسەر مرۆڤە گەورەکان و گەورەبوونی مرۆڤ و ئەو شتانی دەمانگەێنن بە ڕیزی گەورەکان لە مرۆڤایەتیدا بە گەورە ژیان بە گەورە مردن بە گەورە زیندووبوونەوە لە قیامەت و حزوری خوای پەروەردگارە إن شاء الله سبحانه وتعالى بإذن خوای گەورە ئەو بابەتە تەواو دەکەین تا ئەو کاتە بەخوای باڵا دەستی بەرزی بێوێنەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.